بانگەشەی لایەنەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستی پێ کردووە و هاوڵاتیانی شاری سلێمانیش بیرروڕای جیاوازیان هەیە لەسەر پرسی هەڵبژاردن. بەهۆی قەیرانێک لە دوای یەکەکان بەشێکی هاوڵاتیان تووشی نائومێدی بوون و پێیان وایە بەشداریکردنی هەڵبژاردن ناتوانێت هیچ کاریگەریەکی هەبێت بۆ باشترکردنی ژیانی خەڵک. بەڕای من لە وڵاتەدا هەڵبژاردن تەناوک و سیناریۆیەک وایە، چکە هیچ کاریگەریەکی ئەوتۆی نییە. وەکو پێشتریش بینیمانە لە چەندین هەڵبژاردنە، یعنی چەندین جار هەڵبژاردن کراوە، بەڵام هیچ گۆڕانکاریەکیان نەکردووە، وڵاتەکان بە ئاراستەیەکی نوێیان نەبردووە. لەبەرەی هەمومان ئەزانین کە هەڵبژاردنەکان تەزویری تێداکرێت. من وەک خۆم زۆر دوودڵم بەرامبەر بە ئەم هەڵبژاردننی ئەم ساڵیش، چونکە سیاسەت لە وڵاتی ئێمەیە ئەسەر ڕوویەکی باشی پیشانی خەڵکی نایەوە، وەکەوەی کە لە پێشتریشا بینیومانە لە سیاسەکانی ئەم وڵاتە هیچیان ئەمەلێکی وایان نایەوێتێ. هەموو ئەو هەوڵانی کە بۆ گۆڕانکاری هەبوون تا ڕادەیەکی زۆر شکستیان هێناوە، ئیتر خەڵکیان زیاتر بەرەو بێئەمەلی و بێهیوایی بردووە. ئەوەی کە بەڕاستی قەرارەیە لەسەرەوەی ئەم وڵاتە بەرەوچی ئەڕا، تەنانەت حیزبەکانی خۆشمانین، بەڵکو دەستی دەرەکی هەیە، وڵاتانی دراوسێ هەیە بۆنە تورکیا، ئێران، ئەوان بەپێی مەسلحەت و بەرژەوەندی خۆیان سیاسەت لە وڵاتی ئێمە یعنی چۆن بڵێ دەستی تێوەرێ. کارزان حەسەن شۆفێرێکی تاکسیە لە شاری سلێمانی. ئەو پێی وایە بەشداریکردنی دەنگدان کارێکی پێویستە و سەرەڕای ئاستانگەکان ئومێدی بەوە هەیە هەڵبژاردن کاریگەری خۆی دروست بکات. من بۆ مەسەلەی دەنگدان بە گوڕوتینیشەوە ئەشتم و پێشم خۆشە هەموو خەڵک بەشدار بێ بە ڕێژەیەکی پێشتر لەو ڕێژەی کە بۆ پەرلەمانی عێراقیش کرا و چاوەڕوان نەکراویش بوو ئەوە، و داواشم لە خەڵک هەیە بە ڕێژەیەکی باشتر خەڵک بچێت بەشدار بێت لەم پرۆسەیە. ئێتر دەنگەیە دەنگنایەدەوە خۆی حڕە، بەڵام وەکو خۆم چاوەڕێی ڕۆژی 39 بەهۆی ئەو دۆخەنە هەموارەی هاوڵاتیان لە چەند ساڵی پێشوودا پێیدا تێپەڕ بوون، شارەزایان باز لەوە ئەکەن هاوڵاتیان لە ئێستادا کەمتر لە جاران متمانەیان بە پرۆسەی دەنگدان هەیە و ئەوەش لە ڕێژەی دەنگدانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بەڕوونی ئەبینرا. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.